رقاي مدينة بكيل بقول آيبو بين بيان وبدل باسم مدينة باسم وفاء حزك ودس رسول الله هروكوتين شق بدم لبال باسم مدينة ببي غرزحا هروك حاجيا لدر بيت الله بنبو زيارتك يا رسول الله لجياتي لبيك بكيش من الله تظلم عزيز محمدنا وهاولنا الله بروج جزايا شفيعي مع رسول الله يا مدينة خوشة بهشتي خوايا مدينة خوشة بهشتي خوايا جيقا ورم قاي رسول الله يا جيقا ورم قاي رسول الله يا الله 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 يا رسول الله شيداي ديدارم يا حبيب الله شيداي ديدارم أمانة باري كرديها جارم أمانة باري كرديها جارم مدينة خوشة بهشتي خوايا مدينة خوشة بهشتي خوايا جيقا وأرم قاي رسول الله يا جيقا وأرم قاي رسول الله يا الله 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 يا رسول الله من ميوانيتم يا حبيب الله من ميوانيتم ميواني خانة ورمزي جوانيتم ميواني خانة ورمزي جوانيتم عطر الدنيا بذكر المصطفى أنه غوث البرايا أجمعين ربه أثنى عليه وكفى عصمة العالم في دنيا ودين يا رسول الله يا عظيم الجاه رحمة أنت لكل العالمين وصلنا نخوشويس میوانا ماڵی خوای پەروەردگار و مەجلیسی حەزرەتی ڕەسوول الله بە ناوی خۆم و نوێژخوێنانی ئەو مزگەوتە و گەڕەکی کانی محەممەد بە خێرهاتنێکی گەرمی ئێوەی خۆشەویست دەکەین یاخوا بەخێر بێت خێرتان هێنابێ ئینشاءالله خۆشحاڵ بووین بە تەشریف هێنانتان بۆ ئەو مەجلیسە مبارەکە کە مەجلیسی حەزرەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم داواکاری لەخوای پەروەردگار کە ئەو مەجلیسەمان لێ وەربگرێت و بیکاتە شایەت بۆمان لە ڕۆژی قیامەتە ئینشاءالله و داواکەی لەخوای گەورە کە ئەو مەولودنامەیە لەو بنەماڵە بەڕێزە قبوڵ بکات کە هەستاون بە سازدانی ئەو مەولودنامەیە و ئەرکی ئەو مەولودنامەیان گرتوۆتە ئەستۆی خۆیان
ليرة ودواكين أخوائي قولك أخوان ليان وربكريت خواهی گەورە جەزای بەخێریان بداتەوە و بیکاتە توێشوویەک بۆ ڕۆژی قیامەتیان ئینشاءالله. ئێستاش مەجلیسەکەمان زیاتر منەوەر ئەکەین بە خوێندنی چەند ئایەتێک لە قورئانی پیرۆز لەلایەن مامۆستا مەناڕزگارەوە با جەنابیان بفەرموون. السلام علیکم ورحمة الله وبركاته. بسم الله الرحمن الرحيم. هو الذي أرسل رسوله بالهدى ودين الحق ليظهره على الدين كله وكفى بالله شهيدا. وكفى بالله شهيدا محمد رسول الله. محمد رسول الله والذين معه أشداء على الكفار رحماء بينهم تراهم ركعا سجدا يبتغون فضلا من الله ورضوانا سيماهم في وجوههم من أثر السجود ذلك مثلهم في التوراة ومثلهم في الإنجيل كزرع أخرج شطأه فآزره فاستغلظ فاستوى على سوقه يعجب الزراع ليغيظ بهم الكفار وعد الله الذين آمنوا وعملوا الصالحات منهم مغفرة وأجرا عظيما. بسم الله الرحمن الرحيم. نون والقلم وما يسطرون ما أنت بنعمة ربك بمجنون وإن لك لأجرا غير ممنون. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. بشرى لنا معشر الإسلام إنا لنا من العنايات ركنا غير منهدم. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. يناري آياتي قرآن جبرائيل آمنا
برجي صلاة وكبران بسلطاني مدينة. مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. فمبلغ العلم فيه أنه بشر وأنه خير خلق الله كلهم. مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. محمد أشرف الأعراب والعجم، محمد خير ما يمشي على قدمي. مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. نعم سرى طيف من أهوى فأرقني والحب يعترض للذات بالألم. مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. فمبلغ العلم فيه أنه بشر وأنه خير خلق الله كلهم. مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. خوش بإلهي لواي أيضيت جيليتي لوش كما ولا يصلي كردا بردي دمي. مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. يا ربي بالمصطفى بلغ مقاصدنا واغفر لنا ما مضى يا واسع الكرم. مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. أي شاه مكان حاكمك أي شار مدينة. أي رحمة حق يا رسول الله قلشني قلزاري مدينة. بوعة رسبايك ابو إمامة نارد وبسوقا درماني خموم ملهمي صدقون ونبرين.
إمام من أبين بخادم ومدح لحضورات أي غوث الثقلين طلب ما كنت ولا مدينة من هالخوام بقرباني غباري قدم الدنيا رسول الله يك لحظة بجامي كرم أم مجلس بينا امشاو طلب برجوش وبريشاني محمد فرتاسي ابواب نركزي مستاني محمد نكخوم طلوجان وعزيزاني نزيكم هرشيك هموني ما بقرباني محمد بمقنجي وانظلم بير ابو نزريكي محتاج لبو حكمة لقمان محمد قرشي كأبين هم عالم وكشير قرشي كأبين هم عالم وكشير شاوم كأبيني مهتباني محمد امشاو ضل برجوش وبريشاني محمد برتاس سيبو نركزي مساني محمد مرحبا يا نور عيني مرحبا مرحبا جد الحسيني مرحبا مرحبا يا نور العين مرحبا مرحبا جد الحسيني مرحبا مرحبا بدر الليالي مرحبا مرحبا شمس الكمال مرحبا مرحبا يا نور العين مرحبا مرحبا جد الحسين مرحبا مرحبا وقتك هاتي مرحبا مرحبا لا غيبة وقد صدى مرحبا يا نور العين مرحبا مرحبا جد الحسين مرحبا مرحبا بدر الليالي مرحبا مرحبا شمس الكمال مرحبا مرحبا يا نور العين مرحبا مرحبا جد الحسين مرحبا مرحبا يا رسول الله مرحبا مرحبا يا فخر عالم مرحبا مرحبا يا نور العين مرحبا مرحبا جد الحسين مرحبا العرش عظيم تا عرش يعلى
بربيان الصلوات برسول الله لخوشی هاتنی تۆیە دەر و دەشگش خرۆشاوە فەرەح ئەرز و سەمای پۆشی سەراپاپ و بەگوڵخارم ئیمامی هەم مەلیکی بۆ وڵاتی مرسەلین بیللا تکاکاری حزوری حەق نەجاتی ڕێگەکەی تارم حەبیبی من حەبیبی حەق طەبیبی من لە تەیبەی تۆ بە تۆ یەسریبی تاریک بوو مەدینەی غەرقی ئەنوارم. خۆشەویستان، ئێستاش جەنابی دکتۆر مەجید ئیمام و خەتیب لە مزگەوتی مەشخەڵان بە وتارێک بەشداریمان لەگەڵاکە بە بفەرمێ. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيد المرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. قل بفضل الله وبرحمته فبذلك فليفرحوا هو خير مما يجمعون. صدق الله العظيم. هر یەک لە ئێمە کە هاتووین لە دوور و نزیکەوە لە هەر یەکێکت بپرسیایە بۆ کوێ ئەچی ئەیوت ئەچم بۆ یادی لەدایکبوونی پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم کەواتە ئێمە هەموومان میوانی پێغەمبەری خوین صلی الله عليه وسلم. بەڵام ئەم بنەماڵە بەڕێزە ئەم کەسە ئازیز و خۆشەویستانە میوانداری میوانەکانی پێغەمبەریان صلی الله عليه وسلم کردووە. ئەوانەی کەماندوو بوون ئەرکیان کێشا خزمەتەکەن بۆ میوانەکانی پێغەمبەریان صلی الله عليه وسلم. خوای گەورە پاداشتی خێرتان بداتەوە. خوای تەبارەکە وتەعالا هەزارەها قات پاداشتان بداتەوە و بتان هەموومان بەیەکەوە بمان کاتە ڕەفیق و هاوڵی پێغەمبەریان صلی الله عليه وسلم لە بەهەشتا. هەر شتێک هەر کەسێک پێشوازی بکا لە میوانەکانی پێغەمبەریان صلی الله عليه وسلم دڵنیابن پاداشتی گەورەی هەیە لە لای پەروەردگار. ڕۆژێک حەزرەتی ئەنەسی کوڕی مالیک ئەگێڕێتەوە و ئەفەرمێ کە لە 10 ساڵیە لە ماڵی پێغەمبەرگیان بوو صلی الله عليه وسلم. ئەفەرمێ چەند میوانێک هاتبوون لە دەرەوەی شاری مەدینە هاتن بۆ خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. وتیان ئێوارە ئەبینە میوانی ماڵی پێغەمبەرگیان هەزارەها سەڵەوات لێبێ یا ڕەسوول الله. حەزرەتی ئەنەس ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم منی بان کرد فەرمووی ئەی ئەنەس بڕۆ بۆ ماڵی عائیشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دایکی ئیمانداران پێی بڵێ میوانمان هاتووە چیمان هەیە بۆ ئێوارە. ئەویش ئەفەرمێ هاتم بۆ خزمەتی دایکە عائیشە. فەرمووی بڕۆ عەرزی پێغەمبەرگیان بکە صلی الله عليه وسلم. سوێن بەخوا هیچ شتێکمان نییە لە ماڵدا کە بۆ میوانەکانی و پێشوازی لە میوانەکانی بکەین. خوانێک نییە لە ماڵی ئێمەدا. ئەفەرمێ هاتمەوە پێغەمبەرگیان لە ناو مزگەوت لە میحرابەکە پاڵی دابوویەوە. لەو کاتەدا عەرزم کرد بە هێواشی یا ڕەسوول الله صلی الله عليه وسلم. دایکە عائیشە فەرمووی هیچمان نییە. فەرمووی بڕۆ بۆ ماڵی خێزانەکانی تەری پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم. ئەفەرمێ یەک بە یەک گەڕام هاتمەوە وتم یا ڕەسوول الله هەمویان فەرمویان هیچ شتێک لە ماڵمانە نییە. ئەفەرمێ بینیم ڕەنگی مبارەکی پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم دڵی مبارەکی پێغەمبەرگیان ناڕەحەت بوو. ڕام کردەوە بۆ لای دایکم و بۆ ماڵی دایکم بۆ لای ئوم سولەیم وتم دایە فریاکەوە پێغەمبەرگیان بێتاقەتە. وتی بۆ؟
وتم میوانی هاتووە و هیچ شتێک لە ماڵیانە نییە. ئەبوو تەلحەی مێردی بان کرد و وتی بڕۆ میوانەکانی پێغەمبەرگیان بێنەرەوە، ئێمە ئەم ئێوارە لە ماڵی خۆماندا پێشوازی لە میوانەکانی پێغەمبەرگیانەکەین. هەزارەها سەڵەواتی لێبێ یا ڕەسوول الله. ئەبوو تەلحە هاتە ئەوێ و یەک بە یەک میوانەکانی ڕاگروتی سوێندم خواردووە ناچن بۆ هیچ شوێنێک، ئەم ئێوارە میوانی ماڵی ئێمەن، ئیزن لە پێغەمبەرگیان وەرەگرم صلی الله عليه وسلم. ئەڵێ کاتێک میوانەکانم هێنایەوە خێزانی پێیوت ئەگەر بێت و تۆ لەگەڵیانە خواردن بخۆی خواردنەکە کەمە بەشیان ناکا، منداڵەکانیشم خەواندووە، تۆ لەو کاتەی دەستان کرد بە نان خواردن چراکە بکوژێنەرەوە، دوای ئەوەی کە چراکەت کوژاندەوە بڵێ هەتا دای ئەگەسێنەوە فەرمون ئێوەن بانانەکەمان بخۆین، بەڵام ئامان دەست نەبەی بۆ خواردنەکە بۆ ئەوەی بەشی ئەوان بکات. کاتێک بەم شێوازە پێشوازی ئەکەن لە میوانەکانی پێغەمبەرگیان، لەو کاتەی کەوا میوان دانیشێوە خۆیان دایان نابوو چرا ئەکوژێننەوە. بەڵام ئەوە کێیە؟ ئەوە میوانی پێغەمبەری خوایە هێناویانەتەوە. ئەبوو تەلحە ئەفەرمێ قەسەم بەخوا ئەو خواردنەی کە بەشی نەئەکردین میوانەکان تێریان خوارد، خۆیشمان تێرمان لێ خوارد، بە بەر و دراوسەی شاشە و بەخشیمانەوە هێشتا خواردنەکە وەکو خۆی مابوویەوە. سەڵەوات بە لە ڕۆحی ڕەسوول الله. ئەوە بەرەکەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. بەڵام پاداشتەکەی چییە؟ پێشوازی کراوە لە میوانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەبوو تەلحە ئەفەرمێ نەمزانی ئەو شەوە چۆن ڕۆیشت بۆ ئەوەی بچمە خزمەتی پێغەمبەری خوا عەرزی بکەم، بڵێم یا ڕەسوول الله واللهی من لەبەر خاتری تۆ میوانەکانی تۆم هێنایەوە بەرەکەتێکی گەورە ڕووی کردە ماڵی ئێمە، بەرەکەتێکی گەورەم بینی لە ناو خوانەکانی خوانی ماڵی ئێمەدا. بەڵام ئەڵێ کاتێک چووم بۆ ئەوێ چوومە خزمەتی پێغەمبەرگیان، هەزارەها سەڵەواتی لێبێ یا ڕەسوول الله، پێغەمبەری خوا زەردەخەنە گرتی، فەرمووی ئەی ئەبوو تەلحە موژدە بێ لێت، ئەم شەو خوددا پەردەی لەسەر چاوی حەجی مەلائیکەی ئاسمانە لابردبوو، هەر هەمووی سەیری ماڵی ئێوەی ئەکرد، هەمووی دوعایان بۆ تۆ ئەکرد، چونکە پێشوازی کردووە لە میوانەکانی پێغەمبەرگیان. بۆیە ئێوەش ئێستا لەگەڵ مەلائیکانەی کە چواردەوری مەجلیسی ذکر ئەدەن، هەموو مەلائیکەکانی ئاسمان دوعای خێرتان بۆ ئەکەن بۆ ئەو کەسانەی بوونەتە سەبەبی گرتنی ئەم یادە پیرۆزە، چونکە لەبەر خاتری پێغەمبەرگیان ئەم یادە گیراوە، باسی پێغەمبەرگیانی تیا ئەکرێ صلی الله عليه وسلم. خدای رب العالمین لەناو مەلائیکەکاندا باسی ئێوە ئەکا لە کاتێکە لە فەرموودەی صەحیحدا کۆمەڵێک لە هاوڵان لە مزگەوتەکەی پێغەمبەرگیان کۆبوو بوونەوە. لەو کاتەدا پێغەمبەری خوا تەشریفی هێنا ناو مزگەوتەکە، فەرمووی بۆچی دانیشتون؟ چیتانەوت؟ وتیان یا ڕەسوول الله صلی الله عليه وسلم کۆبووینە تۆ سوپاسی خوامان نەکرد لەسەر نیعمەتی ئیسلام ولسر أو نعمتيك أخوات تويبو ناردوين من الله علينا بك كأخواي رب العالمين تويبو ناردوين وقتون إما آواكو بينتو سباسي خوا أكي لسر نعمتي إسلام ولسر نعمتي هاتنا دنيا وهاتني بيغمبرجان صلى الله عليه وسلم بيغمبرجان فرموي سوين تانا دم بخوا أو تانا أو توبو أو كوبونتو تيان بلا يا رسول الله فرموي استلنا وحجركي خوم دانشتبوم حضرتي جبرائيل عليه الصلاة والسلام هات أخواروا فرموي أي مصطفى برو أوكم ليلنا ومزقوتك دانشتون خدا جل جلاله لأسمان كان لنا وملائكة كان باسي أوكم لأكا لها والله كانتو بو يبرا أم مجيسة كي قوريا أم دانشتني كي قوريا باسي كسيك أكين كخدا برحمتنا أردويتي وما أرسلناك إلا رحمة للعالمين
باسی کەسێک ئەکەین کە هاتنە دنیای پێغەمبەر گیانە صلی الله عليه وسلم ئەو پێغەمبەرەی کە کاتێک ئافرەتێک لەو کاتەی هاتنە ناو شاری مەدینەی منەوەرە هەر کەس ئەچوو بۆ خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کێشەیەکی هەبوایە عەرزی ئەکرد ئەم ئافرەتەیش منداڵێکی هەبوو 7 ساڵان لەوەتەی لەدایک بووە زبان نەهاتووە و نەهاتۆتە قسەکردن بۆیە دەستی منداڵەکەی گرت و بردی بۆ خزمەتی پێغەمبەری خوا صلى الله عليك وسلم يا سيدي يا رسول الله بردي خزمتي في غنبريان فرمي يا رسول الله أمن دال لدايق وقسي نكردوا حز أكم كواد وكلمة قسي بكردايا وبانجي بكرد ما يدايا في غنبريان فرمي نزيكي كروليم تاوكو هات بيني دود استي في غنبريان صلى الله عليك وسلم يا سيدي يا رسول الله پێغەمبەری خوا دەستی خستە سەرسەری منداڵەکە قال من أنا فەرمووی من کێم قال أنت رسول الله هاتە زبان فەرمووی شاهیدی ئەدەم تۆ پێغەمبەری خوای هەر ئەو دەستە مبارەکەی رسول الله ئیشارەتی کرد بۆ مانگ بوو بە دوولەتەوە اقتربت الساعة وانشق القمر هەر ئەو دوو دەستە مبارەکەی پێغەمبەرگیان هزارها صلوات لێبێ يا رسول الله چاوێکە بیەشایە پێغەمبەرگیان دەستی مبارەکی تەڕ ئەکرد بە تفی مبارەکی ئەیدا لەو چاوەوە وەک ئیمامی عەلی ئەفەرمێ یەکسەر لەو لەحزەیە شیفای بۆ ئەهات بۆیە براکانم کۆبووینە تۆ باسی پێغەمبەرگیانەکەین صلی الله عليه وسلم ئەو پێغەمبەرەی کەوا بۆ ڕیسپیان ڕێزی لە ڕیسپی ئەگرت ڕێزی لە فەقیر و هەژاران ئەگرت ڕێزی لە کۆیلە و لێ قەوما و غەریبەکان ئەگرت ڕێزی لە منداڵی بێباوکان ئەگرت حەزرەتی جابیر ئەفەرمێ ڕزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەگێڕێتەوە و ئەفەرمێ باوکم شەهید بوو لە غەزای ئوحوددا 7 کچی هەبوو کچەکانی هەندێکی کەوا منداڵ بوون ئەفەرمێ تەنها منی هەبوو کوڕ و من گەورە بووم ئەفەرمێ لە کاتێکا ڕۆژێ لە خزمەت پێغەمبەرگیانە گەڕاینەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەی جابیر هەواڵی خوشکەکانت هەواڵی منداڵە بێباوکەکانی ئەپرسی پێغەمبەرگیان ئەفەرمێ منیش وتم یا رسول الله صلی الله عليه وسلم والله الحمد لله باشن بەس هەندێک فەقیر و هەژارین پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم فەرمووی أي أوشتنا بنا فروشي وتم يا رسول الله صلى الله عليه وسلم جاء أوشتنا چن أكا أفرمي بيشم فروشتا درهمينا أكر فرمي بي فروشا بمن چل درهمت أدمي أفرمي وتم أوا بيم فروشتي بلام تا أقام ومالا وكالقل قيشت بمالا واشتركت بو أهنم أفرمي هات بمالا ولويا وتم بخيزانم أو واشتركم فروشتو ببيغمبري خوا صلى الله عليه وسلم هاتم و هێنام بۆ ماڵی پێغەمبەرگیان ئەفەرمێ پێغەمبەری خوا فەرمووی ئەی ئەنەس کێیە وتم جابیرە فەرمووی دەی 50 درهەمی بدەرێ ئەفەرمێ کە هاتمەوە بۆ ماڵەوە سەیرەکەم منداڵەکان خوشکەکانم ئەگرین وتم ئەوە بۆچی ئەگرین وتیان وەڵاهی بۆ ئەو شترا ئەگری ئەی جابیر کە وەکو چۆن ئێستا لە ماڵێکدا سیارەیەکیان هەبێ و کۆمەڵێ منداڵی بێ باوک دڵیان پێی خۆش بێ بچێ براکەیان سیارەکە بفرۆشێ چەندە ناڕەحەت ئەبن منداڵ ئەگریا وەڵێ منیش کردبنە باوەش بۆ ئەوەی ژیریان بکەمەوە کاتێکم زانی کەسێک دای لە دەرگا لەو کاتا چووم دەرگا بکەمەوە کێ هاتووە بۆ ماڵی ئێمە کەسێک لەبەر دەرگا ڕاوەستاوە دەم و چاوی ئەڵێی مانگی چواردەیە سيركم پێغەمبەرگیانە هزارها صلوات لێبێ يا رسول الله وتم يا رسول الله پەشیمان بوویتەتەوە وشترەکە دێناوەتەوە فەرمووی نەخێر ئەی جابیر وشترەکەم هێناوەتەوە بۆ ئەو منداڵە بێباوکانە هزارها صلوات لێبێ ئەی خۆشەویستی خوا ئەی بۆ ئەم سەردەمە و ئەم سەردەمە یەکێ لە زانایانی ئاینی باسی ژیانی منداڵی خۆی ئەکا ئەڵێ کاتێک لە دێی و لە ژێر لە کوردستانی ڕۆژهەڵات لەوێ ئەم خوێند قورئان جوزئی عەمەم تەواو کردبوو
لەو کاتا مامۆستا مەلا عارفی و لەژێر یەکێ لە عارف و خواناسان وتی ڕۆڵەکانم ئەگەر بوتان یەکی قورئانێکی سی جوزء بهێنن بەیانی لەگەڵ خۆتانە. ئەڵێ منیش کە هات بۆ ماڵەوە باوکم نەماوە پێی بڵێم بە دایکم و دایەک گیان مامۆستا فەرمووی قورئانێکی سی جوزء بێنن، ئەویش وتی ڕۆڵە گیان بەخوا هیچ شتێکمان نییە، بەچی پەیدای بکەم؟ ئەڵێ منیش بە ئاواتی قورئانێکی سی جوزء ئەو شەوە خەوم لێکەوت، لە خەومدا پێغەمبەر گیان هەزارها سەڵەواتی لێبێ یا ڕەسوول الله وەک چۆن سەردانی ماڵی جابیری کرد ڕۆیشت بۆ لای منداڵە بێ باوکەکان، دوای 1400 ساڵیش دێتە دێیەک لە دێکانی کوردستان دێ بۆ لای ئەم منداڵە بێ باوکە قورئانێکی سی جوزئی بۆ هێناوە، لە خەوەکەیدا پێی ئەڵێ ها ڕۆڵەکیان ئەوە قورئانێکم بۆ هێناویت، ئەڵێ قورئانەکەم گردە سەر سینەم زۆرم پێخۆش بوو، لە کتوپڕا خەبەرم بوویەوە سەیرەکەم قورئانی لێ نییە، هاوارم کرد دایەکیان دایەکیان کۆ قورئانەکەی ڕەسوول الله سەڵەوات بن لە ڕۆحی پێغەمبەر گیان دایە کوا قورئانەکەی پێغەمبەر گیان. دایکیش کە سەیرەکە ئەم منداڵە بێ باوکە بە ئاواتی قورئانێکەوە سەری ناوە تۆ نیانە، بۆیە ئەیگرێتە باوەش و بە قوربانت بم قورئانی چی؟ وتی دایە سوێن بەخوا پێغەمبەر گیان ئەو بۆ ماڵوە وتی دایە سوێن بەخوا پێغەمبەر گیان تەشریفی هێنا هات قورئانێکی بۆ هێنا. ئەڵێ بەیانی ڕۆیشتم بەیانی هات و چوون بۆ خزمەتی مامۆستا عەرزی بکەم مامۆستا گیان بەخوا نیمانە قورئانم پێێن نیمانە قورئانێک لەبەرەوەی من باوکم نییە. ئەڵێ کە چوومە ئەوێ سەیرەکەم لەبەر دەرگاکەی مزگەوت مامۆستا ڕاوەستاوە بانگی کردم وتی ڕۆڵە بۆ درەنگاتی لە بەیانیوە خۆرکەوتووە من لێرا لە ڕێی تۆ وەستاوە. وتم بۆچی مامۆستا گیان؟ وتی ڕۆڵە گیان ئەم شەو پێغەمبەر گیان هەزارها سەڵەواتی لێبێ یا ڕەسوول الله ئەم شەو پێغەمبەر گیان هاتە خەوم فەرمووی بەیانی قورئانێکی سی جوزە بدە بەو منداڵە بێ باوکە قورئانێکی بەدەستەوەیە سوێن بەخوا قورئانەکەی دامێ هەر وەک چۆن لە خزمەتی پێغەمبەر گیان لە خۆشیە قورئانەکەم نایە سەر سینە ئەوە پێغەمبەر گیانە هەزارها سەڵەواتی لێبێ یا ڕەسوول الله ئێمە دانیشتوین بۆ یادی ئەو پێغەمبەرە ڕۆح و گیان و ماڵ و حاڵمان فیدات بێ یا ڕەسوول الله با دەمتان بە سەڵەوات بێ با سەڵەوات بێ لە دیداری ئەو سەروەرە شافعی مەحشەرە ئەو پێغەمبەرەی صلی الله عليه وسلم کە خۆی ئەفەرمێ تعرض علي أعمالكم کردەوەکانتان پیشانم ئەدرێ ئەوەی چاکەی تیا ببینم پێغەمبەر گیانە فەرمێ دڵم خۆشە بێ سوپاسی خوای لەسەرەکەم خراپەیشی تیا بینم داوای لێ خۆشبوونتان بۆ ئەکەم مژدە بێ لێتان ئەی ئەو نوێشخوێنان ئەی بەشدار بوانی ئەم یادە ئەی ئەو کەسانەی لە دوور و نزیکەوە هاتون ئەی ئەو بنە ماڵەوە و خانەوادە بە ڕێزەی کە ئەرکتان کێشا بۆ سازکردنی ئەم یادە ئەی ئەو گەنجە خۆشەویستانە ئەو ئازیز و دڵ بەڕێزانە کەوا خزمەتەکەن لە یادی لەدایک بوونی فەقری عالەم صلی الله عليه وسلم مژدە بێ لێتان کردەوەکانتان چێتە خزمەتی ڕەسوول الله لێوەوە چێتە خزمەتی پەروەردگار پێغەمبەرتان دڵخۆش کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوعای خەیرتان بۆ ئەکات وە لە ڕۆژی قیامەتی شاهر پێغەمبەر گیان صلی الله عليه وسلم شەفاعەتمان بۆ ئەکات. بۆیە برا خۆشەویستەکانم الحەمد لله سوپاس بۆ خوا کوردستان بۆتە مەولودستان
کوردستانێکە لە دێر زەمانەوە جێگای عالم و عاریف و خواناسانە، کوردستانێک دڵەکان ئاوێتەیە بە خۆشەویستی خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، کوردستانێک کەوا لە دێر زەمانەوە خاوەنی حجرە و مزگەوت و مەڵبەند عیلم و زانست و زانیاری بووە. بۆیە هەر ئەوەی چاوەڕێ لێ ئەکرێ، هەر ئەوەی چاوەڕێ لێ ئەکرێ کە هەموو ڕۆژێک لە چەندین لاوە یادی لە دایکبوونی فەخری عالەمە صلی الله عليه وسلم. مامۆستایەکی خۆشەویست گێڕایەوە وتی لە کاتێکا کەوا لە مزگەوت وتمان سبەی شەو یادی لە دایکبوونی فەخری عالەم صلی الله عليه وسلم ساز ئەکەین. وتی سوێن بە خودا لەو کاتەی کەوا جومعەکەم تەواو کرد، لەو کاتەدا منداڵێک هات بۆ لام، منداڵێک هات بۆ لام وتی مامۆستا گیان. وتم بەڵێ. وتی لە دەغیلەکەی خۆم ڕۆژانە کە پێیان ناوم پارەکەم خستومەتە ناو دەغیلەوە، ئێستا کە تۆ وتت یادی لە دایکبوونی پێغەمبەر گیانە صلی الله عليه وسلم، هاتووم ڕۆشتمەوە و هاتووم دەغیلەکەم هەڵبچری و ئەم پارەیە ئەگەر کەمیش بێ توخوا با منیش بەشدار بم لە یادی لە دایکبوونی پێغەمبەر گیان. الله ئەڵێ منیش وتم دەی خوای تەبارەکە وەتەعالا لە دایک و باوکی خۆت نەسێنێ، بە باوکیشت بڵێ کەوا ئەویش تەشریف بێنێ. وتی وەڵاهی باوکم نایە. وتم بۆ؟ وتی آخر مامۆستا گیان بەخوا من باوکم نییە. سیرکەن منداڵێکە باوکی نییە، پارەیان پێداوە لە دەغیلەکەی، بەڵام بۆ ئەوەی لە خۆشەویستی پێغەمبەر گیان صلی الله عليه وسلم. بۆیە با لێرەوە هەمومان بچین بە ڕۆحمان، جەستەمان لێرە لە یادی لە دایکبوونی فەخری عالەمە، بە ڕۆحمان بچینە سەردانی مەدینەی منەوەڕە، لە باب السەلامەوە بچینە ژوورەوە، بچینە بەردەم شوباکی ڕەوضەی مبارەکی پێغەمبەر گیان، دەستمان بەرز بکەینەوە لە خزمەتی ڕەسوول الله، هەمومان سەلام عەرزی پێغەمبەر گیان بکەین. السلام عليك يا رسول الله، السلام عليك يا حبيب الله، السلام عليك يا شفيع المذنبين عند الله. خدايا بمان بخشي بو پیغمبره، خدايا لخزمتي او پیغمبره حشرمان بكي، لخزمتي او سرورا من بكي توا، خدايا اليد پارين وبمسلمانيتي بمان جيني، بمسلمانيتي بمان مريني، بدم ذكري لا اله الا الله محمد رسول الله زندومان بكي توا، لآوي دستي پیغمبر گیان لسر حوضی کوثر خوایا بێ بەشمان نەکەی، ئەوەی نەخۆشە خوایا شیفای بی، ئەوەی مشکلەی هەیە خوایا بۆی حەلکەی، خوایا گیان لە مردووی هەموو لایەکمان خۆش بی. آمین والحمد لله والسلام عليكم ورحمة الله وبركاته. يا رسول الله لقى فيه متد واستاومة، مطلبي عرزي پريشاني دڵی شێواومە، گەر لە تۆشووی ڕێ ئەپەرسی چیم هەیە بێمە حوزور، پڕ بە ئاسمانی جەماڵت خەجاڵەتە هێناومە، لێم گەڕێ جارێ بکەم شۆڕشی بەر ئاستانەکەت، ئەم سەرەی بۆ گیان فیدای تۆ سەرداری داناومە، حەزرەتە یادی مەدینەت قوتی ڕوح و عاشقە، هەر ئەوینی تۆیە هێزی تین و پێی هاناومە. خۆشەویستان ئێستا دەچینەوە لای برایانی مەداح لە گروپی مەولانا بە چەند قەسیدەیەک دڵەکانمان ئاوشتاکەن بە نووری ڕەسوول الله صلی الله عليه وسلم. حوشەی مەدینە دایم پڕ نوورە، چونکە پێغەمبەر لەوێ حزورە، حوشەی مەدینە دایم پڕ نوورە، چونکە پێغەمبەر لەوێ حزورە، چێ تاقەتە گرێ لە دەردی دووری
مگر خواب و خوی بدا سبوری هر دو چاوانم گیانە بۆ تۆیە شاکە هەردوو چاوانم گیانە بۆ تۆیە شاکە شەی ڕەسوول الله گیانە ئومەت بێڵڵاکە شەی ڕەسوول الله گیانە ئومەت بێڵڵاکە ئای دەروون پڕ لە زامم گرانە دەوای دەردەکە پێغەمبەر گیانە دەوای دەردەکە وا لە مەدینە وا لە ڕەوضەکەی طه و یاسینە هەردوو چاوانم گیانە بۆ تۆیە شاکە هەردوو چاوانم گیانە بۆ تۆیە شاکە شەی ڕەسوول الله گیانە ئومەت بێڵڵاکە شەی ڕەسوول الله گیانە ئومەت بێڵڵاکە ئای ڕەسوولم فەرمووی ئادەی بیلال گیان بۆ بێڕەحمیت وەرە بۆ سەردان کە بانگی فەرموو گشت خەڵکی گریان بیریان هاتەوە ئای پێغەمبەر گیان هەردوو چاوانم گیانە بۆ تۆیە شاکە هەردوو سيدي على رسول الصلوات شاکە شەی ڕەسوول الله گیانە ئومەت بێڵڵاکە شەی ڕەسوول الله گیانە ئومەت بێڵڵاکە آي لي طيبة سارتي ركبان لي طيبة القلب والهان لي طيبة للنبي العدنان حبيبي يا رسول الله حبيبي يا حبيب الله طبيبي يا رسول الله محمد خير خلق الله حبيبي نور عرش الله فؤادي للنبي المشتاق بروحي تلتقي الاشواق منايا الزمي الشباق ونادي يا رسول الله حبيبي يا حبيب الله طبيبي يا رسول الله محمد خير خلق الله حبيبي نور عرش الله اي حزاك دايب لا تبغني واني روزة ودار قدم هتاكو غرقي رحمة بهم للايتو يا رسول الله لا جملة كائنات امرو سر شادي يمشاو بابوناي سروري عالم مبارك بايا يا رحمن صلي
على الساكن برحمة يا رحمن صلي على الساكن برحمة سيدنا محمد سلطان الزعامة سيدنا محمد سلطان الزعامة تحياتي لديها بالزهرة وأبيها تحياتي لهديها للزهرة وأبيها عليكم بليغا أهل رتبة فخامة يا رحمن صلي على الساكن برامة سيدنا محمد سلطان الزعامة سيدنا محمد سلطان الزعامة لا غيبكم الله علينا الخاطر الله لا غيبكم الله علينا الخاطر الله والمحبوب خالله العاشق على ما يا رسول الله نزاري فارما يا حبيب الله نزاري فارما يا رسول الله نزاري درمان دردك محمدنا عكس رخساري بدري طاوى عكس رخساري بدري طاوى يا رسول الله نزاري نزاري يا رسول الله نزاري فارمة يا حبيب الله نزاري فارمة يا رسول الله نزاري شخاي شتاوان بويعات ريشوب باي شمال ديني بوني روزيتو باي شمال ديني بوي نسيم لايتو يا رسول الله نزاري نزاري يا رسول الله نزاري فارمة يا حبيب الله نزاري فارمة يا رسول الله نزاري صاحب الهمة رافع الأمة صاحب الهمة رافع الأمة نبي الرحمة والفضل إليك الله 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 لبيك الله 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 لبيك يا رسول الله سلام عليك يا حبيب الله روحنا فداك شفيع الأنام مصباح الظلام شفيع الأنام مصباح الظلام حبيب العلام سلام عليك الله 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 لبيك الله 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 لبيك يا رسول الله سلام عليك يا حبيب الله روحنا فداك ضلجان
بيادي تمسا فداتي قرنك بوجي مجستا مجلس فرح بخش وسي حضرته مزغري انوار فيض ورحمته ساتي جو بقريان ذكري مولوده مولودي حبيب حي المعبوده وذكري صلوات بقلاريش فضاي مجلس بصلوات بدنا رايش بوشي جا سجدي شكرا نبي دايم شورا صلوات ندي شمس وصفتك أبريتا قدبي روحت في دايقر في برا قدبي سيدي عالم برجمان لمحمد صلوات مسلمان برزكان ئێمە لە یادی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم دانیشتووین بەو کردەوەی کە هەمانە ڕوومان هەیە لە حزوری پێغەمبەرە لە قیامەتە و لە ساحەی مەحشەرا سەربەرزکەینەوە ڕوومان هەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم بێ بەسەرمانە و کاتێک کە تەماشای موبایل و ئەنتەرنێت و فەیسبووکەکەین ڕوومان هەیە پیشانی پێغەمبەری صلی الله عليه وسلم بدەین زۆر موهیمە کاتێ بەشداریەکەین لە یادی مەولودی پێغەمبەر صلی الله عليه وسلم کردەوەکانمان چاکەین ئەو کاتە ئیسفادەمان لە دانیشتنی یادی مەولودی پێغەمبەر صلی الله عليه وسلم کردووە ئەگەر ڕەوشمان هەروەکو پێش ئەوە بێ ئیسفادەمان لێ نەکردووە ئەم پێغەمبەرە صلی الله عليه وسلم وەک جەنابی دکتۆر عەبدولمەجید زۆر جوان ئیشارەتی پێدا وتارێکی کافی و وافی بوو خۆی گەورە جەزای باتەوە فوزەیلی کوڕی عیاس ئەگێڕێتەوە فەرمووی فەقیرێک لە مەدینەی مونەوەرەیە چەند ڕۆژێک نانی نەخواردبوو فەرمووی چوو بۆ مەرقەدی پێغەمبەر صلی الله عليه وسلم چوو بۆ زیارەتی پێغەمبەری خوا لە بەردەمی مەرقەدی پیرۆزی پێغەمبەرا کە سەلامی لە پێغەمبەر کرد فەرمووی ئەی پێغەمبەری خوا چەند ڕۆژێکە نانم نەخواردووە و برسیمە هاتووم بووم بە میوانی تۆ ئەچێتە دەرەوە لە زیارەتەکە تەواو ئەبێ لە حەوشەی مزگەوتی پێغەمبەرا صلی الله عليه وسلم خەوی لێیەکەوێ لە خەویە ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بانگەکە فەرمێ تۆ بۆی برسیت بووە ئەو پێغەمبەری خوا کولێرە و نان تەوزیعەکە بڕۆ نانێکی لێ وەرگرە کولێرەیەکی لێ وەرگرە فەرمووی منیش چوون بۆ خزمەتی و کولێرەیەکی دامیە و هەر لە خەوەکە ماوەندەم برسی بوو نیوەیم خوارد کاتێک کە خەبەرم بۆ نیوەکەی تر لە دەستما بوو فوزەیلی کوڕی عیاز ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەگێڕێتەوانێ جا بۆیە ئەم یادانە زۆر پیرۆزە ئێمە لە باشترین شوێنە کە مزگەوتە دانیشتووین یادی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەکەینەوە باسی سنەتی پێغەمبەرەکەین باسی ڕەوشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەکەین نان ئەدەین پێغەمبەری خوا پرسیاریان لێ کرد ئەی الئیسلامی خەیڕون فەرمی قالە تطعیموا الطعام فەرمی خواردن بدەن ئەها ئەوەی کە جوزئی مەولونامە بگرە هەمووی ئایەت و حەدیسی لەسەرە مەدحی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەکرێ حەسانی کوڕی سابت کە شاعیری پێغەمبەر بوو یەکەم جار پێغەمبەری نەبینی بوو ئیمانی پێی نەبوو کافرەکان وتیان باسی محەممەد کە بەناشرینی فەرمووی آخر من محەممەدم نەبینیوە ئەبێ تەماشایەکی بکەم ئەگەر تۆزێک ئەو قسانی کە ئێوە ئەڵێن من ئەتوانم ناشرینیەکان زیاتر کەم و بە شعر بیڕازێنمەوە فەرمووی پارەیەکی زۆریشیاندایە چەند درهەمێکی زۆریاندایە بەڵام کاتێک کە پێغەمبەری صلی الله عليه وسلم بینی تەماشای خوڕەوشت و ئەخلاقی کرد گەڕایەوە بۆ لای وتی ئەوە پارەکەیە فەرمووی ئەی شعرەکان بەناشرینی بەسەر پێغەمبەرە ناڕێ فەرمووی ئەوەی کە ئێوە باستان کردووە هیچی لەو محەممەدەیان نییە بۆیە فەرمووی ئەم شعرە و ئەم مەدحەم بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم دانا وەسفی پێغەمبەری کرد
عباس إمامي پێغەمبەری خوا شعری بەسەر پێغەمبەرە صلی الله عليه وسلم خوێندەوە. پێغەمبەری خوا فەرمووی ئەی عباس ئەی مامی خۆشەویستم ددانەکانت نەڕزیە لە تەمەنینەوە ساڵیە کاتێ وەفا دەکا ئەو کەسەی جەنازەی پیرۆزی مامی پێغەمبەرە شۆرێ تەماشای ددانەکان یەکاڵی کوڕی 14 ساڵە بە دوعای پێغەمبەر صلی الله عليه وسلم. مەولودی پێغەمبەر زۆر گەورەیە، هەر کەسێ دینار و درهەمێکی سەرف کرد بێ ئەوەی خزمەتکاری میوانەکانی پێغەمبەری صلی الله عليه وسلم کرد بێ. سێ گەنجی جوان لە هەولێرەوە ئەچن بۆ عەمرە ئەچنە مەدینە، کاتێک کە ئەگەنە مەدینە ئەچن بۆ مزگەوتەکەی پێغەمبەری خوا. لە حەوشەی مزگەوتەکەی پێغەمبەرە سێ دانە ڕەفیقەڵێ با بچین بۆ زیارەتی پێغەمبەر. یەکێکیان دەڵێ وەڵڵاهی من شەرمەکەم ڕووم نایە بەو کردەوانەی کە هەمە بێم سەلام لە پێغەمبەر صلی الله عليه وسلم بکەم. فەرمووی یعنی تۆ نایی؟ فەرمووی وەڵڵاهی من نایم. کێ ئەڵێ پێغەمبەری خوا منی قبوڵە؟ فەرمووی دوو ڕەفیقەکەی چوون بۆ زیارەتی پێغەمبەر، هیلاک بوون تازە گەیشتبوونە ئەوێ، هەر لە حەوشەی مزگەوتەکەیە خەوی لێکە و لە خەویە ئەگا بە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. فەرمیە بۆ نایی بۆ زیارەتم؟ فەرمووی پێغەمبەری خوا کێ ئەڵێت تۆ منت قبوڵە؟ فەرمووی ئەو ڕۆژە ئەو مەولونامەیە لە مزگەوتی شێخی چۆڵی لە هەولێر خوێندرایەوە تۆ ئاوت ئەگێڕا لەو ڕۆژەوە من تۆم قبوڵ کردووە. بۆیە ئینسان نازانێت لە چ کات و لە چ ساتێکا بەرنەزەری پەروەردگارەکەوێ، بەرنەزەری پێغەمبەر صلی الله عليه وسلمەکەوێ. بۆیە خوای پەروەردگار عاقیبەتی هەموو لایەکمان بەخێر بگێڕێ. زۆر دەستخۆشیمان هەیە بۆ جەنابی مامۆستا مەلا نیاس. أي ساحة صاد جنات دشتي عرب السلام، أي ساحة صد جنات دشتي عرب السلام، نايدم بهزار گلشن یک غاری مغیلانت، نايدم بهزار گلشن یک غاری مغیلانت. هاي محرابي دلو جانا يزيد دستي مانا عصاي خطيبانا شبشيري خراسانت موقي بلاي برويا روح كار لقزاي كويا دل خادمي لايتويا سرقويا لميدانت. أي ساحة صد جنات دشتي عرب وستانت، نايدم بهزار گلشن یک غاری مغیلانت، نايدم بهزار گلشن یک غاری مغیلانت. أي عقل وغيرتي بردم نشأي قدحي جاري بيوادي هواي كردم تايزو في بريشانت. أي سيدي مخلوقات أقات لإيمان بيه أوساتك أبو قربان أم عبد بقربان. أي ساحة صد جنات دشتي عرب الصالح، یک غاری مغیلانت، نايدم بهزار گلشن یک غاری مغیلانت. محرابي ضجانا محرابي ضجانا يزيد إيمانا عصا
طيبانا شمشيري خرسان أحمد محمد هردو يقناوى أحمد محمد هردو يقناوى أي صلاة لديار أوجود تساوى جابوك طغى قتل يبغى مجد تبغى سر النقوى أحمد محمد هردو يقناوى صلاة لديار أو نوري ساوى كاشف الغمة رحيم الغمة سراج الظلماء ماحي الشقاوى أحمد محمد هردو يقناوى صلاة لديار أو نوري ساوى كهف الوجود عين السعود صاحب الجود بحر النداوى طه وياسينا رزق آمينا كخاتمينا كوغارينا أحمد محمد هردو يقناوى صلاة لديار أو نوري ساوى في ليلة الاثنين ولد النبي الزيني أحمد كحيل العين من أصل ونسل زاكي يا آمينة بشراكي سبحان من أعطاك يا آمينة بشراكي سبحان من أعطاك بحملك لمحمد رب السماء هناك هذا نبي الأمة قد جاءنا بالرحمة نسكن بفضل الجنات رغما على أعداك يا آمينة بشراك سبحان من أعطاك بحملك لمحمد رب السماء أيامنا مجتمعات وداجب يا غمري سرجاوي آلي حياة كاني قروق ومريد تنيا جاريك بدبين مكافية بو حياتم هرچن بلا شدورم بلا بروح للاتم عزيزم دستم بقرا قرم جارقاتم خوش خالم لمدينة للايتو ببيت وفاتم تامزروي ديداري توم ديوانا وفريشانم عزيزتر لقش كسم زياتر لروح ولجيانم أنا ليت كل فيضلم جاري أشكي شاوانم كي بيكم بوني روزت بشكت آزاري جيانم تامزروي ديداري توم ديوانا وفريشانم عزيزتر لقش كسم يا رسول الله زياتر لروح ولجيانم لدوري روزكت قلبي حالم ناخذ الأسوتي هر لخيالم هميشه لقريان وناڵ برد لنا ودستي بيغمبر اي كر تسبيحات جويان ليبو اواني حاضر بون للات مقامت برزة ونايمي اثبات جبي بيروزي بيغمبر للاي هوالان ايان شتو اويانا كر بدرمان شفايان بو اهاد بأمري يزدان بوني بيغمبر خوشتر لبسكون لعبار بوني بيغمبر خوشتر
كاتي بر أبو معطى دمو جاوي زور جوان وقمان منور نابي ويني محمد لغمو جيغان نعلي بيروزي تاج السرمان صلى عليك الله يا علم الهدى يا بدر الدجى ما دامت الأنوار والظلماء طلع البدر علينا من ثنيات الوداع وجب الشكر علينا ما دعا لله داع أيها المبعوث فينا جئت بالأمر المطاع جئت شرفت المدينة مرحبا يا خير الداع طلع البدر علينا من ثنيات الوداع وجب الشكر علينا ما دعا لله داع قد لبسنا ثوب عز بعد تنفيق رقاع ربنا صل على من حل في خير البقاع طلع البدر علينا من ثنيات الوداع وجب الشكر علينا ما دعا لله داع ومن جيت وردها الله لا سرخاجي مدينة يا خواب خير بأيميوان بيروزت كرد أمدينا صلى الله على محمد صلى الله على النبي روح جانب في داتبه يا رسول العربي صلى الله على محمد صلى الله عليه وسلم صلى الله على محمد صلى الله عليه وسلم لبيك يا رسول الله لبيك 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 يا حبيب الله لبيك 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 يا رسول الله لبيك لبيك يا رسول الله لبيك يا حبيب الله لبيك لبيك الله بسم الله نبديها الذكر وندوق لطبول ونصلي كلنا على النبي ونردد نقول يا مصطفى خير البشر كل حنا بحماه تحفظنا من بكل شر يا ربي ننخاك لبيك يا رسول الله لبيك 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 يا حبيب الله لبيك لبيك الله ندبت وعرفت انحني بوجه السلاطين يحضرنا بالفزع علي وسيدنا الحسين دريشك الصاحي المدد مطرد حيران والباز ابو صالح فزع يا غوثي قيلان لبيك يا رسول الله لبيك 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 يا حبيب الله لبيك 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 يا رسول الله لبيك 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 يا حبيب الله لبيك لبيك الصلاة والسلام عليك يا سيد المرسلين أنت اللواء لكل كرب عظيم وادركنا بفضل بسم الله الرحمن الرحيم